بنيان مشتركة للجانبين. ایرو باجار هری مزنی بوسنا هرزگوینا بوارنه. سارایوو باجاره کی گلکی کevin و پایتخت فدراسیونا بوسنا هرزگوینا. تاریخی دیچه حتی به نئولیتیک وقتی که درجی دبن دسته عثمانی دمایه. جبرویه که امکارن گلک نشانه عثمانی جی لنوا سارایوو ده می‌بینن. و دوی امویج بیشن و دشاره بوسنا هرزگوینا ده نزدیکی 4 سالا سارایوو دورپیچگیری مایه گاوا نوا باجر بگرن امی گلک نشانه وی شرجی ببینن رویتی عمل نوا سارایوو دوام کرد. سارایڤۆ ڕوبەڕووی زۆر زوڵم و زۆرداری بۆتەوە. کۆمەڵکوژی و جەنگ وای کرد کە بۆسنیا هەرزەگۆڤینا مافەکانی خۆی بە داواکردنی سربەخۆیی بسەنێ، بەڵام هیوای گەشت لاینەوەی نوێیە کە دەیانەوێت مێژوویەکی نوێ بۆ خۆیان بنووسنەوە. ئەگەر خەڵکەکە دەست پێشخەری بکەن ئەوە هەموو شتێک باشتر دەبێت. پێویست بە دوژمنایەتی ناکات. دەبێت هەموو کەس ئەوە بزانێت کە ئیتر ئێمە خاوەنی زێنیکا و سارایڤۆ و توزلا و بانجالوکا و بیلینیا و ڤیشەکرادین. بڕوام وایە کە ئەگەر لەمە دووە خەڵکەکەمان دەست لەناو دەستی یەکتر بکەن ئەوە هەموو شتێک زۆر باشتر دەبێت. کڕواتیەکان، سڕبیەکان، بۆسنیەکان کامیان حەزەکەن کە بە ناخۆشی بژین. بۆسنیا هەرزەگۆڤینا کە دراوسەی کرواتیا و سربیا و مۆنتێنێگرۆیە خاوەنی ڕۆخێکی 20 کیلۆمەتری بێبەندەرە بەسەر دەریایی ئادریاتیکەوە. خاوەنی چڕی دانیشتوانێکی 4,500,000 کەسە، ناوچەکانیشی شاخاوین و زستانیان سەختە. دانیشتوانەکەی لە 45 بۆسنین و لە 31 سربین و لە 17 کرواتین لەگەڵ چەند گروپێکی بچووکی خەڵکانی تریشدا. بۆسناییەکان لە بەشی ناوەڕاست و خۆرئاوای وڵاتەکەدا دەژین و لە بەشی باکووری خۆرئاوا و خۆرهەڵاتیشدا بە زۆری سربیەکان دەژین. زۆربەی کرواتیەکانیش لە بەشی باشووری وڵاتدا دەژین. ئەم بەشبوونە هاوتایە لەگەڵ جیاوازی ئاینیشدا لەم ناوچانەدا بە شێوەیەک کە زۆر کات نازنامەنەتەوەیەکان بە ناسنامە ئاینیەکاندا دەناسرێنەوە. لای ئێمە ناسنامەی نەتەوەیی پەیوەندی بە ناسنامەی ئاینیەوە هەیە. ئەوەی سربی بێت ئۆرتۆدۆکسە و ئەوەی کرواتی بێ کاتۆلیکە و ئەوەشی بۆسنی بێت موسڵمانە. هەرچەنە ئەمە شتێکی سروشتی نییە. لە باڵکانەکاندا ئەمە جیاوازە. ئەتوانن سربی بودیست بن ویان کرواتی بودیست بن، بەڵام ناتوانن کرواتی موسڵمان یاخود سربی موسڵمان بن. بوون بە موسڵمان هەڕەشەیەکی گەورە ئەبێ لەسەر ناسنامەی نەتەوەییان. ئەمانە ئەنجامی جەنگەکەن و هەر ئەمانن کە ئێمەیان بەرەودووەوە بردووە.
لەسەر و ئەوەشەوە کە چڕی دانیشتوانمان کەمە، بەڵام 2 خەڵاتی نۆبڵمان وەرگرتووە و خاوەنی چەندەها خەڵاتی فیلمین بە ئۆسکار و بێجگە لە ئۆسکاریش. ئەمانە ئەنجامی پێکەوە ژیانی جیاوازیەکانە لە یەک شوێندا. کۆچ بۆ ناوەوەی وڵات کاری کردە سەرفرە جۆری دانیشتوان و کەلتور و لەگەڵ کێشەی ئابووریدا یەکیان گرت و وایان لە بۆسنیا هەرزەگۆڤینا کرد کە تێیدا کۆچ بۆ دەرەوەی وڵات سەر هەڵبدات و وردە پەرەپسەنێت. ئەوەی وا لە منەکات کە خەم بخۆم ئەوەیە کە خەڵکانێک هەن بیر لە جێهێشتنی ئەم وڵاتە ئەکەنەوە، لەبەر ئەوەی وابیر ئەکەنەوە کە ئەگەر خۆشیان خاوەنی کار بن بەڵام مناڵەکانیان دۆڕۆژیان نابێت لە وڵاتەیە. ئەم بارودۆخە لە 5 ساڵ لەمەوە بەردا زۆر نەدەبینرا. بێگومان بۆسنیەکان چەند پرۆژێکی سیاسیان هەیە تا ئەم ناوئومێدیەی خەڵکەکە بڕەوێنەوە، بەڵام بڕوایان وایە کە دەبێت یەکەم جار وڵاتەکە ڕزگار بکەن لەو کاریگەریە خراپانەی کە پەیمانی دەیتۆن لەسەر وڵاتەکە دروستی کردوونە. بۆسنیا و هەرزەگۆڤینیا بەپێی پێکهاتەکەی ئالۆزە و لە هەردوو قەواری کۆماری سرب و فیدراسیۆنی بۆسنیا پێکهاتووە. فیدراسیۆنی بۆسنیا لە 10 کانتۆن پێکهاتووە و چەندەها شارەوانیشی هەیە لە فیدراسیۆنەکە و کۆماری سربیادا. هەر لەبەر ئەمەیە کە پێکهاتەی سیاسی و ئابووری بۆسنیا و هەرزەگۆڤینیا لە چەند پلەیەک پێکهاتووە. لە بۆسنیادا سیاسەتمەدارە وردبینەکانی فیدراسیۆنی بۆسنی و کەرواتی و کۆماری سربی هەموو هەوڵێکیان ئەوەیە کە ئەم پێکهاتێ بگۆڕن کە بۆتە هۆی جیاوازی نەتەوەی. یەکەم ئامانجمان ئەوەیە کە بۆسنیا لە ناوخۆیدا یەک بگرێتەوە و دواتریش بە یەکگرتووی بچێتە نێو یەکێتی ئەوروپا و ناتۆوە. پێش هەموو شتێک دەبێت هەل و مەرج بڕەخسێنرێت بۆ هەموو ئەو کەسانێک کە دەیانەوێت بگەڕێنەوە بۆ سەر ماڵ و حاڵی خۆیان و دواتر دەبێت هەموو دامەزراوەکانی وڵات وا لێ بکرێت کە سوودی بۆ هەمووان هەبێت بە یەکسانی و پتەوتریش بکرێت. I te institucije djeluju na području cijele Bosne i Hercegovine. بێگومان ئەمە ئەرکی سیاسەتمەدارەکانە کە چارەسەری هەموو ئەم کێشانە بکەن، بەڵام سەرچاوەی کێشەکانی وڵاتەکە هۆدی سیاسەتەکەیەتی کە تا بڵێ ئالۆزەر دەکەوێت. ئەوەی کە ئەندام پەرلەمان شەفیق جاڤەرۆڤیچ بۆی باسکردین ئاماژە بە وڵاتێک دەکات کە سنوورەکانی بە جەنگێکی خوێناوی کێشراون و تێیدا سێنەتەوەی جیاواز ئامانجی سیاسی خۆیان هەیە. بەرزترین دەستەی یاسادانەری بۆسنیا پەرلەمانەکەیەتی کە پێک هاتووە لە 2 قۆڵ، ئەندام پەرلەمانەکان و دەستەی خەڵک. لە قۆڵی ئەندام پەرلەمانەکاندا 42 ئەندام هەیە و ڕاستەوخۆ لەلایەن خەڵکەوە هەڵدەبژێرێن. قۆڵی دەستەی خەڵکیش لەلایەن پەرلەمانە قەوارەییەکانەوە هەڵدەبژێرێن کە پێک هاتووە لە 15 ئەندام کە 5 بۆسنی و 5 سربی و 5 تریشیان کڕواتین. ئەرکی هەردوو قۆڵەکەی پەرلەمانی بۆسنیا یاسادانانە، بەڵام ئەم 2 قۆڵەش بەپێی سروشتی بۆسنیا 2 تایبەتمەندی جیاوازی خۆیان هەیە. من خۆم سەر بە قۆڵی ئەندام پەرلەمانەکانم. لەم قۆڵەدا بە من و سەرۆک و جێگری سەرۆکەوە 3 کەسین. ئەمەیان بێجگە لە پەسەندکردنی یاساکانیش ئەرکێکی تریشی هەیە. ئەمەش پەسەندکردنی سەرۆکوەزیر و وەزیرەکانە، واتە حکومەتی بۆسنیا. قۆڵەکەی خەڵک ئەم ئەرکەی نییە. قۆڵی خەڵک بێجگە لە پەسەندکردنی یاساکان ئەرکی ئەوەشیەیە کە مافەکانی ژیانی خەڵک بپارێزێت. قۆڵی سیاسی بووە بە 3 بەشەوە. یەکێک لەوانە قۆڵی سەربازیە کە پێکاتووە لە هێزە چەکدارەکانی بۆسنیا هەرزەگۆڤینا کە بەشێکی لە سەربازەکانی سرب و کرواتی و بۆسنی پێکدێن. لە ساڵی 1992 تا 2006
ئەو سەربازە سربیانەی کە لە لەشکری کۆماری سربیادا بوون چوونە نێو هێزە چەکدارەکانی بۆسنیا هەرزەگۆڤینە. لە هەمان ساڵیشدا ئەرکی سەربازی زۆرە ملێ لە بۆسنیا هەرزەگۆڤینە لابرا. سەرۆک ئەرکان و وەزارەتی بەرگری لە نێو ئەو سێ نەتەوە جیاوازەدا پێکهێنرا. باری ئاسایشی بۆسنیا تا بڵێ کێشەدارە. پێکدادانی نەتەوەیی بووە هۆی شەڕی ناوخۆ، بەڵام من دەمەوێت باز لە ئاسایشێکی جیاواز بکەم. سەرکیترین ئاسایش لە کۆمەڵگەیەکدا پەیوەندی کۆمەڵایەتی و بڕوای تاکەکانە بە یەکتری. ئەمە تەنها بە ئاسایشی سیاسی و سەربازی دروست نابێت. ئاسایش تەنها بەوە نابێت کە ڕوبەڕووی تیرۆر ببینەوە، بەڵکو ئەمە تەنها بەشێکێتی. بەرهەم و پارە ناچێتە شوێنێکەوە کە ئاسایشی تێدا نەبێت. بێگومان ئەم ئاسایشش تەنها بەهێزی سەربازی دروست نابێت. ئەم دچین کو ئەمش سینۆرا خلاص نابن. ئیرۆ ئەم لە کۆمارە سربا لە سارایڤۆیە ڕۆژهلاتن. پشتی سەرخەبوونێ سارایڤۆ بوویە دو پارچە. لەناو خودی سارایڤۆ 2 بۆ 3 کیلۆمەتر بەولاوە هەموو دەسەڵات و بەڕێوەبەرایەتیەکانی نێوان کۆماری سربیا و فیدراسیۆنی بۆسنیا هەرزەگۆڤینە دەگۆڕێت. هێشتا باس لە ناوچەی برکچە ناکەین کە چۆن لە ژێر چاودێری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادایە و سربیەکانی بۆسنا بە شێوەیەکی دەورەدرا و تێیدا دەژین لە دەوڵەتی بۆسنا هەرزەگۆڤینە. جیاوازی لە نێوان یاسای ناوچەکان بووە بەڕێگر لە بەردەمبوونی ئاڵایەکی هاوبەش لە نێوان خۆیاندا. هەموو میلەتێک حەز بەوە کات کە سەر بە ناوچەیەکی تایبەت بەخۆی بێت وە خاوەنی هەندێک شتی تایبەتی خۆشی بێت. وەکو چۆن بۆ ئەمریکیەک ئاڵای ئەمریکا گرنگە، ئەوە بۆ خەڵکەکەی ئێمەش ئاڵای سربیا گرنگە. بەڵام کەمێک دوورە لە ئاڵای بۆسنیا و تۆزێکیش لە ئاڵای کۆسۆڤۆ ئەچێت و ڕەنگەکانی لەوەی یەکێتی ئەوروپا ئاچێت. ئاوا ئەستێرەشین و شتەکانی تریش. بەڕای من پێویستە کار لەسەر ئەم ئاڵایە بکرێت و ببێت بە ئاڵای هەموو خەڵکی بۆسنیا. هیوا لە بۆسنیا تاکە شتێکە کە هەموو کەسێک دەیەوێت بیبینێت، بەڵام ناومێت دەبین هەندێک جار لەبارەی داهاتووە، ئەویش بەهۆی ئەم کێشانەوەیە کە لە ئێستادا ڕوودەدەن. و لە بۆسنیا هەرزەگۆڤینە گەورەترین کێشە لە ئێستادا باری ئابووریە. بەڕای من لە بۆسنیادا گەورەترین هەڵا ئەنجامدرا لە دوای جەنگەکەوە. ڕێکخراوە کۆنە ئابوووریەکانی یوگۆسلافیا ئەگەر بێت و نەکرایە بە کەرتی تایبەت، ئەوە لە ئێستادا دەتوانرا زۆر بەباشی دووبارە ببوژێنرێنەوە. بەهۆی بە کەرتی تایبەتکردنی کارگەکانەوە مایە و بەرهەممان زۆر کەمی کردووە. بێجگە لە کێشەی ئەوەی کە مڵکی گشتی چووە ژێردەستی کۆمەڵێک سەرمایەدار و بەرهەمەکانیان کەمی کرد، کێشەیەکی تریش سیستەمی باج بوو. سەرچاوەی سەرەکی دەستکەوتی بۆسنیا باجەکانە.
ڕێژەی باجمان لە 170 و بەشێکی زۆری ئەم پارانە چێتە سەر بیرۆکراسی سیستەمی فیدراسیۆن و دەوڵەت و کانتۆن. لە ئێستادا باس دەواکرێت کە لەوانەیە پێداچوونەوە بە سیستمی باشدا بکرێت و نرخەکەی بەرزتر بکرێتەوە. ئەوەی خراپە ئەوەیە کە ئەو پارەی دەدرێت بە فەرمانبەران ناگەڕێتەوە بازاڕ و بەرهەمی نابێت. ئەمەش کار دەکاتە سەر زۆربەی جونگە هەستیارەکانی ژیان و پرۆژە نوێیەکان. خۆی وڵاتەکە کێشەی فیدراسیۆن و جیاوازی نێتەوایەتی هەیە. سەرباری ئەمانە کێشەی ئابووریشی چۆتە سەر و لە بۆسنیادا چینی نێوەند تیاچوون و جیاوازی چینایەتیش بەرپا بووە. لە بۆسنیادا جیاوازی چینایەتی زۆر بربڵاوە. تەنها لە 7 بۆ 8 خەڵکەکەی بەخۆشی دەژین. لە 7 لە چینی هەژارن و لە 150 لەمانە لە خوارێڵی هەژاریەوەن. هەتا بێت چینی ناوەند نامێنێت. لەمەش خراپتر ئەوەیە کە ئەو دام و دەستگایانەی کار لەگەڵ چینی ناوەند دەکەن تەنها گوێ دەدەن بە جۆری ئاین و نەتەوە. بۆیە ئەمە کاریگەریەکی نێگەتیڤی کردوێتە سەر چینی ناوەند لە هەموو ڕوویەکی ژیانەوە. لە دوای لێکترازانی یوگۆسلافیا خەڵکەکە هەموو شتێکی خۆیان لەدەستدا، وەک کار و دڵنیایی تەندروستی و لەم جۆرە شتانە، و خەڵکەکە هەر بە ئاواتی یوگۆسلافیا و تیتۆوە بوون. ئێستا لە ناوجەرگەی شارەکەیە کەسانێکە بینین کە تەمەنیان لە نێوان 25 بۆ 30 ساڵانایە و پۆرژ لێ دەخڕن و لە خۆمانە پرسین ئەگەر ئەم ساڵانە داهاتی هەر تاچێک 4500 دۆلار بێت، ئەی باشە ئەم هەموو پارەیان لە کۆ دەستەکەوێت. لە ئێستادا جیاوازی چینایەتی زۆر بەرجەستەیە لە وڵاتدا و داهاتی چینەکانیش زۆر جیاوازە لە یەکتری. لە ساڵی 2014دا کرێکارەکان لە کار دەردەکران. لەبەر ئەم هۆکارەش خەڵکانی هەژاری وڵاتەکە ناڕازاییان دەربڕی و داوایان کرد کە ئیتر کۆتایی بەکەرتی تایبەت بهێنرێت. کێشەی زۆر گەورە هەیە لە پێداویستیە سەرەکیەکانی ژیان وەکو تەندروستی و خوێندن، ئەمە چ لە ڕووی فیدراسیۆن و چ لە ڕووی کانتۆنیشەوە. سیاسەتەنەتەوە پەرستەکان و سیستمە کۆنەکانی پاژماوەی جەنگ چاکسازی لە نێو ئەم بوارانەدا دوا دەخەن. خوێندنی باڵای یۆگۆسلاڤیای جاران بەپێی ئەو سەردەمەی خۆی لە ئاست و ستانداردەکانی جیهاندا زۆر پێشکەوتوو بوو. لە هەمووشی گرنگتر ئەوە بوو کە گونجاو بوو لەگەڵ هەموو چینەکانی کۆمەڵگە و یاساکاندا، بەڵام جەنگ زەرەری زۆری لێداین، چ لە ناوەڕۆک و چ لە ڕووی مادیەکەشیەوە کەلێنی گەورەی لەم بوارەدا دروست کرد. لە بۆسنیا ژیان لەسەر ڕێگایەک و بواری فێرکردن لەسەر ڕێگایەکی تر دەڕوات. کێشە سەرێکیەکە لە بنچینەکەیەوە دەست پێ دەکات. خوێندنی سەرەتایی کەم و کورتە و خوێندنی ناوەندیش بە هەمان شێوە. ئەمانە ژوا لە خوێندنی دواناوەندی و خوێندنی باڵا دەکەن کە لەسەر ئەم کەم و کورتیانە بڕۆن و ئەم ئاڵۆزیانە کاریان تێبکات. هەرچەندە کە لە ساڵی 2012ەوە ژماری قوتابیەکان کەمی کردووە، بەڵام زانکۆکان هەر بە هەمان بڕمامۆسای دەرچویان هەیە. ئەمەش ئەبێتە هۆی کێشەیەکی گەورە لە خزمەتکردنە. لە لایەکتریشەوە بودجەی کانتۆنەکان کەمیان کردووە، لەبەر ئەوە بینای قوتابخانەکان بێ خزمەتن و زۆربەیان هی سەردەمی کۆنی 56 ساڵ لەمەوبەرن. بۆ بودجەکەمەی کە ئێستا بەدەستمانەوەیە هەوڵەیەین لە سادەترین هەلومەرجە بەردەوامی بە پەروەردە و فێرکردن بدەین. بەپێی بەرنامەی خوێندنە ڕۆین و بەرنامەکانیشمان بریتین لە
کڕواتی و بۆسنی و سڕبی، بەڵام کەلوپەلمان زۆر کەمە. لەبەر کەمی خوێندنگا و کەلوپەل بیرمان لە قوتابخانەی گەڕۆ کردوتەوە، بەڵام لەم بوارەشدا کێشەی زۆر زۆرمان هاتوۆتە پێش. باری ئاڵۆزی سیاسی وڵاتەکە کێشەی بۆ بوارێکی تریش دروست کردووە کە ئەویش بواری تەندروستیە. لەوانەیە کێشەکانی بواری خوێندن بە زیاشەوە لێرەدا دووبارە ببنەوە. بەڵایەک بەسەرمانەوەیە کە ئەویش پەیمانی دەیتۆنە، هیچ وڵاتێک ناتوانێت لەم هەلومەرجەدا بەردەوام بێت. دەکانتۆن بۆ حکوومەت و حکوومەتێکی فدراسیۆنیش ئەمە کرداریە 11 حکوومەت. لە هەر حکوومەتێکدا 15 بۆ 16 وەزیر هەیە، هەر یەکەیان 2 ئەندام پەرلەمان و 4 یاریدەدەری ئەندام پەرلەمانیان هەیە. ئەم ژمارانە زۆر خەیاڵین و لە 165 بودجەکە بۆ ئەمانە خەرج دەکرێت. لەبەر ئەم هۆکارانە سیستەمی تەندروستیش کێشەی هەیە، بودجەی تەواومان نییە و کەلوپەلمان کەمە. لە هەموو ئەوروپادا یەکەم وڵاتین کە کەمترین بودجەمان بۆ بواری تەندروستی تەرخان کردووە. لێپرسراوەکانمان وەک چۆن لە هەندێک بواری دیکەدا بینراوە، لە بواری تەندروستیشدا زانیاری تەواویان نییە، لەبەر ئەوەی گوێ نادرێت بە شارەزایی و تەنها پەیوەندی سیاسیەکان لەلایەن گرنگە. خۆزگە خواستن بە تیتۆ تەنها بۆ بوارە ئابوووریەکەی نییە، بەڵکو جیاوازی ئاینیش لەو سەردەمەی پێش شەڕی ناوخۆدا نەبووە. لە بۆسنیا ئاین پەیوەستە بەباری نەتەوایەتیەوە. بۆ نمونە کاتۆلیکەکان لە 99% کرواتین، موسڵمانەکان لە 99% بۆسنین و ئۆرتۆدۆکسەکانیش لە 99% سربین. کاتێک کە یۆگۆسلاڤیا بەشبەش بوو، باری سیاسی گۆڕا، ئاین زۆر پایی زیادی کرد لە کۆمەڵگادا. لە ڕژێمی سۆسیالیستیدا ئاین تەنها تایبەتمەندی تاکە کەسی بوو. لە دوای ئەم بارودۆخە ئاین جێگایشی گرنگی گرت لە نێو کۆمەڵگادا. ئەو لایەنانی کە لە شەڕی ناوخۆی بۆسنیادا دەجەنگان و واتە کرواتی و بۆسنی و سربیەکان بۆ ئەوەی وری خۆیان بەرزتر بکەنەوە لە جەنگەکەدا، لە پاڵ دروشمی نەتەوەیدا دروشمی ئاینیشیان بەکاردەهێنا و بەم شێوەیە ئاین تەنها لە سنووری بیر و بڕوادا نەمایەوە. هەموو ئاینەکان بە شێوەیەک ڕێیان بۆ جەنگ خۆش کرد، بە جۆرێک کە تاوانەکانی جەنگ پیرۆز کران. ئاینەکان بوونە هۆی بڵاوبوونەوەی ڕق. هەموو کەس دەیگوت کە خوا ئەم شەڕێ ئەوێت و ئەوانیش لەبەر خاتری خوا دەجەنجێن و جینۆسایدەکان بۆ خوا دەکەن. بەڵام لەسەر هەموو ئەم خراپەکاریەوە لە هەموو ئاینێکدا کۆمەڵێ پیاوچاکەن کە بانگێشتی چاکە و برایەتیەکەن. بەڵام بەداخەوە قین و نەفرەت هەرماوە، بە تایبەتی لای موسڵمانە سەلەفیەکان کە خاوەنی کۆمەڵە بیر و ڕان کە جیاوازی زۆر لە نێوان تاکەکانی کۆمەڵگەدا دەکەن. کەچی خوا دەیەوێت ئێمە هەمومان پێکەوە بژین، پێکەوە ئێمەی دروست کردووە و ئامۆژگاریشمان دەکات کە هەر ئەبێ پێکەوە بژین. لە نێو هەموو کێشەکانی بۆسنیادا جیاوازیکردن لە ناخۆشترین کێشەیە. خەڵکەکە ڕاهاتوون لەگەڵەوەی کە جیاوازیان لە نێواندا بکرێت. ئەگەر زاڵ بن بەسەر جیاوازی نەتەوەیشدا، لە پڕێکدا جیاوازی ئاینی دێتە بەردەمیان و بۆسنیا هەرگیز ناتوانێت هاونیشتیمانی بوون بکات بە پێوەرێک بۆ خەڵکەکەی، چونکە ئەوانەی سەربەرزن بەوەی کە لە نێو خاکی خۆیاندان لە هەمان کاتدا ئومێد دەکەن کە خاکەکەی خۆیان بەجێ بهێڵن. لەسەر هەموو ناخۆشیەکیشەوە دڵخۆشم کە لەم وڵاتەیە ئەژیم. لە کاتی خۆیان مناڵەکانم برد بۆ دەروی وڵات و ئێستا ئەوان لەوێ ئەژین، بەڵام هەر دڵخۆشم. لەوانەیە ئەدیز ئیمامۆڤیچ باشتر ئەم دۆخەمان بۆ باس بکات.
ئەگەر لە لایەنی هاونیشتیمانیەوە بڕوانین ئەوە هەستێکی خۆشە کە هاونیشتیمانیەکی بۆسنیا بیت، بەڵام ئەگەر لە ڕوانگەی تاکێکی لاوە سیر بکەین بەڕاستی زۆر ترسێنەرە لەبەر ئەوەی دوا ڕۆژی گەنجەکانی بۆسنیا نیشانی پرسیاری لەسەرە. بەداخەوە بۆسنی بوون هێشتا نەبووەتە ناسنامەیەک. ئایا بۆسنایی بوون ئاماژە بە کۆمەڵگەیەکی کۆک دەکات؟ دەستەی سیاسی کرواتی و سربی و بۆسنایی بە شەڕکردن لەگەڵ یەکتر هەوڵیان داوە کە وەڵامی ئەو پرسیارانە بدەنەوە. سربی و کراتیەکان لە جیاتی ئەوەی بیانەوێ ناسنامەی بۆسنایی بۆ خۆیان دەربکەن، هەوڵیان داوە خۆیان بگەڕێنەوە بۆ ناسنامە و ڕەچەڵەکی کۆنەکانی سەدەی 19هەمیان. بۆسنایەکانیش خۆیان بۆ ڕەچەڵەکی عوسمانەکان دەگێڕنەوە. توندی و شەر نە تایبەتیەن مرۆڤان ئێزیک ماکینە، ئانجی نەچارە نووسە. ئەموانان ji sazûmanê لەسەر newekhevi û ketxwariyê ava bûne fêr dibin. Gava em serxwebûneke birûmet bixwazin, divê berî her tiştî em li hemberî newekhevî û ketxwariyê derkevin. Bimîne xweşiyê de mostar. گەنجانی بۆسنیا ئاگاداری ئەمەن. ئەوان دەزانن کە دوای پرۆسەی سەربەخۆیی دەبێت گیانێکی جیاواز دروست بکەن کە بە تەواوی دوور بێت لە کۆنەپەرستی. گرنگترین شت بۆ سەربەخۆیی یەکڕیزی لاوەکانە. دەبێت ئەو کەسانی کە لە شەڕەکەدا بوون و ئێستا لە نێو سیاسەتدان جێگەکانی خۆیان بەجێ بێڵن تا لاوانی بە ئەزمون جێ ئەوان بگرنەوە. لاوان هیچ ڕق و کێشەیەکی ڕابردویان لە دڵدا نییە، بە بیرێکی پاکەوەیەن. وە کاتێک کە بڕوایان بە خۆیان کرد دەتوانن زۆر شت بگۆڕن. بۆسنیا پێویستی بە سیستەم و چیرۆکێکی نوێ هەیە.